سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ گفتوگۆکردن و قسەکردن لەسەر تەوەر و بابەتێکی دیکە وەک دەزانن گرژی و ئاڵۆزیەکانی نێوان غەزاوە لەگەڵ ئیسرائیل تا دێ بەرە و هەڵکشان دەڕوات و وجدانی مرۆڤایەتی بەڕادەیەک جوڵاندووە کە هەموو جیهان سەیری ڕووداوەکانی نێوان ئیسرائیل و غەزە دەکات کە بەداخەوە ئیسرائیل دوور لە هەموو یاساکانی مرۆڤایەتی بۆ بە پێشلکردنی یاساکان و پەیڕەوی نەکردنی یاساکانی جەنگ هەڵی کوتاوەتە سەرکەرتی غەزەوە ڕۆژانە خەڵکێکی بێتاوان و سڤیل گیان لە دەست دەدەن و شوێنی گشتی دەکەوێتە بەڕەحمەتی مۆشەکەکانی ئیسرائیل ئەگەرچی تێڕوانین و لێکدانەوەی جیاوازەیە لەسەر ئەم گرژی و ئاڵۆزیانی کە لە نێوان ئیسرائیل و کەرتی غەزە هەیەیان بە گشتێکی بڵێن لە نێوان ئیسرائیل و فەڵەستین هەیە و سۆزی جیهان دابەشبوون بەسەر دوو بەرەدا هەندێک هاوسۆزن لەگەڵ کەرتی غەزە کە دەکرێت بڵێن کەمینەن و هەندێکی دیکەش کە زۆرینەن هاوسۆز و پاڵپشتیوانن لەگەڵ ئیسرائیلدا بۆ پێی کە دەڵێن دەست پێشخەری ئەم جەنگە لەلایەن بزوتنەوەی حەماسەوە بۆ لە کەرتی غەزە لەمەوێ قسەی زیاتر بکەم سەبارەت بەوەی کە ئیسرائیل زیاد لەوە مافەی کە هەیەی بە پێی یاسای جەنگ هەڵی کوتاوەتە سەرکەرتی غەزە و دەبێت جیهان چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخە بکاوە چۆن شتێنەیەکی سەلامەتی دروست بکرێت بۆ خەڵکانی سڤیل و بێتاوان لە کەرتی غەزە بە تایبەتی وە لە فەڵەستینیش بەگشتی لەگەڵ زۆر بەڕێز کاک بەڵەندشاویس کە وەکی ئاساناس و چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێر بێ قوربان سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت کاک بڵند وەکی یاساناسێک دەمەوێت بپرسم بە پێی یاساکانی جەنگ ئەمەی کە ئێستا ئیسرائیل دەیکا یاساییە زۆر سپاس تەبان بەداخەوە ئەوەی کە ڕۆیات پێچەوانی هەموو بنەمانێ و دەوڵەتیەکانە و پێشلکردنی ڕاستەوخۆ و سامناکی مافەکانی مرۆڤ و پەیمان نامەنێ و دەوڵەتیەکانە چ لە ڕێکەوتنامەی جنێف 49 ڕێکەوتنامەکانی جنێف و هەردوو پرۆتۆکۆلی هاوپێچی و ڕێکەوتنامانە و بنەماکانی میساقی نۆرەمبێرگ و هەروەها بڕیارەکانی کۆمەڵی گشتی نەتەوەی گرتوەکان بۆ قەدەغەکردنی تاوانەکانی جینۆسایت ئیبادی جەماعی و تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ و دژ بە ئاشتی ئەوەی کە ڕۆدا بە ئامانجگرتنی شوێنە مەدەنیەکان چ قوتابخان و شوێنی پەروەردەیی بێ یاخود شوێنی تەندروستی و نەخۆشخانەکان بێ ئەمانە تاوانن دژ بە مرۆڤایەتی و بەداخۆ قوربانی سڤیلی لێکەوتوتەوە لە بەرامبەریشە ئەوانی کە پێش ئەم ڕووداوە ڕوویدا تاوانەکانی حەماسیش بە هەمان شێوە ناکرێت نکۆڵی بکەین کە ئەوەش بە هەمان شێوە کوشتنی سەدان هاوڵاتی مەدەنی لە ئیسرائیل و ڕاپێچکردنی چەندین هاوڵاتی سڤیل بۆ ناو کەرتی غەزە و ڕاکێشانی ئافرەتان بە ناو شەقامەکانی غەزە و کە بە شێوەیەک خوێن لە دامێنانە چۆڕا ئەمەش خۆی لە خۆیان تاوانی دژ بە مرۆڤایەتیە بۆیە هەردوو لە تاوانی دژ بە مرۆڤایەتیان ئەنجام داوە بەڵام ئەمێنێتەوە سەرەوەی کامیان هێزی زیاتریان هەیە و کامیان توانای سەربازی گەورەتریان هەیە بە دڵنیاییەوە ئیسرائیل توانای سەربازی و تەکنەلۆجی و توانە موشەکی و تۆپ و چەک و ئەسلحەکانی دیاری کراو نییە بۆیە زیان و قوربانیەکانی فەڵەستینەکان زۆر زۆر زیاتر تۆ باسی هۆت کرد کە هەردوو لا پێشێلی یاسا دەکەن کامیان زیاتر بەرپرسیارەتی ئینسانی مرۆڤایەتی و یاساییشی لەسەر لەم جەنگەدا کە نابێ بەم جۆری ئێستا مامەڵە بکە ئەگەر لە ڕووی یاساییەوە قسە بکەی دەوڵەت زیاتر بەرپرسیارەتی لەسەرەکە ئیسرائیلە ئیسرائیل دەوڵەتێکی خاوەن سیادەیە لە نەتەوەی گرتوەکان ئەو مەسئولیەت و بەرپرسیارەتی زیاتری لەسەرە وەک لە ڕێکخراوێکی وەک حەماس کە دەوڵەت نییە بەڵام بە شێوەیەکی گشتی من ئەتوانم باز لەوە بکەم کە ئەم ململانەیەکی نێودەوڵەتی ئەقلیمیە لە نێوان رووسیا و ئێران لەلایەک و ئەمریکا و ئیسرائیل لەلایەک
بەداخەوە مەقاشەکە زوتنەوەی حەماسە و قوربانیەکەش سوتەمەنی ئەم ململانەیەش گەلی سڤیلی فەڵەستین و هەندێک جار گەلی سڤیلی ئیسرائیلە. بۆیە بەڕای من ئەم ململانەیە زیاتر توانین بڵێن ململانەیەکە یاخود گەمەیەکی هەواڵگریە و بەڕای من لە بەرژەوەندی ئەم وڵاتانە کۆتایی دێ و لە زەرەری حەماس و زەرەری گەلی بەژمەینەتی فەڵەستین کۆتایی دێ لە غەزە. ئەگەرچی وەکو توانان سەربازی و لۆجستیەکان ئیسرائیل و بزوتنەوەی حەماس لە ئاستی یەکدانین و وەک جەنابیشت باست کرد هاندان هەیە یان سەپۆرت هەیە بۆ بزوتنەوەی حەماس پێت وایە ینی ئەو زیانانە چین کە ئیسرائیل دەیکەن ئەگەرچی بزوتنەوەی حەماس لە ئاستی ئیسرائیلیشدا نییە؟ ڕاستیەکەی من وتارێکیشم لەسەر نووسی ئەمڕۆ بەڕای من ئەو چوار دەوڵەتە چی ئیسرائیل چی رووسیا چی ئێران چی ئەمریکا زەرەرمەند نین لەم پرۆسەیە. بۆ رووسیا شەڕی ئۆکرانیای هەیە بەم بۆنەیەوە یاخود بەم ڕووداوە دەستکراوەبێت بۆ یەکلایکردنەوەی ئەو شەڕە. ئێران کۆمەڵی گرژی لە ناوخۆیان هەبوو و ئاژاوە لەسەر سنوورەکانی هەبوو بەم کردارە یاخود بەم عملیە بە سەپۆرتکردنی حەماس ململانەکەی گواستەوە بۆ سنووری ئیسرائیل و کەرتی غەزە دووری خستەوە لە خاکی خۆی. ئەمریکاش بۆ ئیسپاتکردن و یاخود دووپارە چەسپاندنی هەشبوونی خۆی لە ناوچەکە و بەرژەوەندیە سەربازی و ئابوورەکانی سوودێکی گەورە لەم شەڕە بینێ. هەر بۆیە لە یەکەم ڕۆژی شەڕەکەەوە ئەمریکا ئەعلانی کرد کە پشتیوانی ڕاستەوخۆی ئیسرائیلەکە بای 8 ملیار چەکی ئەیاتێ حاملەی تائیراتی بۆ نار بۆ منتیقەکە. بەڕای من ئیسرائیلیش سوود لەم پرۆسێ وەرەگرێ بۆ لەبەر ئەوەی لە دوای اتفاقی ئۆسلۆ 93 کە کەرتی غەزە و زفەی غەربی درا بە فەڵەستینەکان لە 2006 هەڵبژارنێکرا حەماس زۆرینەی هەڵبژارنەکەی زۆرینەی دەنگەکانی بەدەستهێنا. ئەم زۆرینەی بەدەستهێنانی ئەم زۆرینەی لایەن حەماسەوە بوو منەظەمەی تەحریری فەڵەستینی و ئیسرائیلی شۆک کرد. وای لێ هات کە شەڕێکی ناوخۆ دروست بوو و کەرتی غەزە بە تەواوی کەوتە دەست حەماس و زفەی غەربی کەوتە دەست منەظەمەی تەحریری فەڵەستینی. بۆ ئەوەی کە دووبارە مفاوەزات دەست پێ بکاتەوە لەگەڵ عەرەبا ئیسرائیل پێویستی بەوەیە لایەنێکی ڕسمی هەبێ مفاوەزاتی لەگەڵ بکە. بوونی حەماس لە مەسەلەکەیە بۆ ئیسرائیل خەتەرناکە. بوونی دەسەڵاتێکی وەکو منەظەمەی تەحریری فەڵەستینی کە پێشتریش بەهۆی گەندەڵی و بەهۆی ئەوەی نەیتوانی ئیدارەدانێکی باشی ئەو سنوورانە با دەنگەکانی کەمی کرد و دەنگی بەدەست نەهێنا و دۆڕانی بەرامبەر حەماس بۆ ئیسرائیل منەظەمەی تەحریری فەڵەستینی باشترە مفاوەزاتی لەگەڵ بکات. بۆیە لە بەرژەوەندی ئیسرائیلیش بوو منەظەمەی تەحریری فەڵەستینی ئاوتکا لە پرۆسە سیاسەکە کە ئەم گۆبەنەی نانەوە بۆ گەلی فەڵەستین لە غەزەیە و مەقاشەکەش حەماس بوو هۆکارێکە بوو ئەوەی حەماس لە پرۆسە سیاسەکە بەرنەدەرەوە و دووبارە دوای کاولکردنی غەزە پرۆسەی ئاوەدانکردنەوە و سەر لە نوێ قەرەبووکردنەوە دەست پێ بکە و مفاوەزاتی بینی ئیسرائیل و عەرەب لەسەر یاسایە دەکات کە دەڵێ دژمنی دژمنەکەم دۆست بە دڵنیاییەوە. بۆیە من باسم لەوە کرد هەر چوار لایەنەکە چ رووسیا و ئێران مستەفیدن لە مەسەلەکە و چ ئەمریکا و ئیسرائیلیش مستەفیدن لە مەسەلەکە. بەڵام گرفتەکە ئەوەیە کە خەڵکی سڤیل قوربانی سەرەکین لەم پرۆسە سەربازی ئەوانی کە ئیسرائیلین و جانیان لەدەستداوە ئەمەش ئەنی بە دڵنیاییەوە ئەمەی کە ڕوویدا ئەو هێرشی کە حەماس کردی بەڕای من هێرشێکی نائەقلانی بوو و ئەم بڕیارە دراسەیەکی وردی بۆ نەکرا چکە بۆ یەکەم جارە ئیسرائیل وەکو قوربانی دەرکەوێت. یعنی ئەمەتوانە سەربازیەکانی ئیسرائیلی نەخستە ژێر پرسیارەوە. بەڕای شخصی من ئیسرائیل یاخود جیهازی موسادی ئیسرائیلی زانیاری هەبووە لەسەر ئەم عملیە لەوانەیە تەسەوری حەجمی عملیەکە و قەبارەکەیان نەکرد بێ بەم شێوازەیە بەڵام زانیاری ورد و تەواویان هەبووە و ئەمیان ئیسیسمار کرد و بەکاریان هێنا بۆ ئەوەی عەتفێکی دەولی عەتفێکی نێودەوڵەتی بەدەست بێنن و خۆیان وەکو قوربانی نیشاندەن و ململانەی لەگەڵ حەماس یەکلاکەنەوە و بە تەواوی غەزە کاولکەن و
دواتر بیدەنەوە دەست منەظەمەی تەحریری فەڵەستینی و مفاوەزاتی ئەمەیان بۆ ئەچێتە سەر کاک بڵند خۆی بەداخەوە ئەوەی کە حکومەکە لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە هێز حکومەکە یعنی ئێمە کە باسی یاسای نێودەوڵەتیەکەین زۆر جار یاسای نێودەوڵەتی ئەبێ لە ڕێگای نەتەوەی گرتوەکانەوە بێ مەجلیسی ئەمن بۆ نمونە دابەش بووە رووسیا وەچین لەلایەکن بەریتانیا و ئەمریکا و بەریتانیا و فەرەنسا لەلایەکی ترن لەبەر ئەوە ئەم دابەشبوونەوەی کردووە کە بڕیار لەسەر ئاسی نێودەوڵەتی زەحمەت بدرێ و منەظەمەی دەولی کە نەتەوەی گرتوەکان نەتوانێت بڕیاری یەکلاکەرەوە بۆ ئیدانەکردنی لایەنی تاوانبار کە بەڕای من هەردوو لە وەکو یاسایی یەک تاوانی جەنگیان یاخود تاوانی دژ بە مرۆڤایەتیان ئەنجام داوە بەڵام بەدڵنیاییەوە بە حکمی ئەو توانە سەربازی و تەکنەلۆژیی ئیسرائیل توانە سەربازەکانی و توانە چۆنەڵی تەدمیریەکەی ماکینە عسکرێکی زۆر زۆر زیاترە لە بزوتنەوەی حەماس. کەی پێ دوایە ئەم دۆخە تەسفیا بێ؟ بەڕای من تا بزوتنەوەی حەماس وا لێ نەکەن کە توانای بەرەنگاربوونەوەی ئیسرائیلی نەبێ و وا نەکەن ئەو حازینە شعبیە و ئەو پێگەجەماوەری لە غەزەیان نەهێڵن چکە ئەوەمان لەبیر نەچێ خەڵکی غەزە بە تەواوی پشتیوانی بزوتنەوەی حەماسەکە بە ئێستاشەوە بەڵام بە دڵنیاییەوە کە کوشتارێکی زۆر بوو بە دڵنیاییەوە کە زەرەر زیانێکی زۆریان توش بوو بۆ چوونەکان ئەگۆڕێ بمانێ و نەمانەوێ ئەم بڕیاری حەماس هەڵیتیا بوو و چۆنەڵی پەلەیتیا بوو لە ململانەیە بە تایبەتی ململانی ئاوا گەورەیە ئەبێ توانای سەربازی و توانای ئابووری و توانای سیاسی بەرامبەرەکەت بخوێنیتەوە ڕاستی ئیسرائیل دەوڵەتێکە نەک بزوتنەوەی حەماس و حیزب الله و ئەم وڵاتانە تەنانەت وڵاتە عەرەبیەکانیش هەموو تەحالوف و هەموو هاوپەیمانی و هەموو ڕێکەوتن نامی ئاشتیان هەیە لەگەڵیا هیچ وڵاتێکی عەرەبی ناتوانێت هاوپەیمان بێ یاخود پشتیوانی حەماس بکە ئەوە بینین چەند ڕۆژە هیچ وڵاتێکی عەرەبی نەیتوانی پشتیوانی حەماس بکە تەنانەت ئێران وتی من دەستم نییە لەم عەملیە عەسکەریە بەڵام لە مقابلە یەکسەر ئەمریکا ئەعلانی کردوتی پشتیوانی ئیسرائیلەکەم و بەچەک پشتیوانیەکەم و حاملەی تائیراتی بۆ ناردوو ئەو بایدن هاتووە جەولەیەکە لە منتیقەکە بە دڵنیا ئەو جەولەیە بۆ ئەوەیە سەرکردەکانی منتیقەکە هێور کاتەوە کە تا پرۆسەکانی ئیسرائیل تەواو ئەبێت هیچ کەسێک هەڵوێست نەنوێنێ لە بەرژەوەندی فەڵەستینە ئەگەر بێت و غەزە تەسفیە بێ بە دڵنیاییەوە هەچ کوشتارێک هەچ قوربانیەکی مەدەنی بەرژەوەندیتیان نییە بەڵام لە بەرژەوەندی ئیسرائیلە دیارەکەوتم فەڵەستین مەبەستم لەوەی فەڵەستین تەمەنێک مێژوویەکە ئەناڵێنێ بەدەست ناکۆچیەکانی لەگەڵ جوولەکە ئەم ئەگەر بێت و وەک جەنابەت باسیەکەی ئیسرائیل دەیەوێت تر کۆتایی بە حەماس بێنێ هەنی نەمانی حەماس ئاوەدانی و ئارامیە گێڕێتەوە بۆ فەڵەستین خۆی ئێستا ویستێکی نێودەوڵەتی هەیە دووبارە وتوێژەکان دەست پێ بکاتەوە لە نێوان ئیسرائیل و عەرەبە فەڵەستینەکان فەڵەستینەکان دابەش بوون بەسەر حەماس و منەظەمەی تەحریری فەڵەستینە ئیسرائیل پێویستە لەگەڵ لایەکیانە وتوێژ بکات کە نوێنەرایەتی هەموو فەڵەستینەکان بکە بەستۆڵی فەڵەستین ڕابردوویەکی جوانیشی نییە لەگەڵەوە بەرەی دیکە بۆ پێی کە گەندەڵ بوو بەتەکید بەڵام بۆ ئیسرائیل وا باشترە بۆیە هاتووە یەک لایەکاتەوە لەگەڵ حەماسە ئەیانەوێ بەڕای من یەکێک لە ئامانجەکانی پرۆسەکە ئەوەیە بزوتنەوەی حەماس ئاوت کرێ لە پرۆسە سیاسەکە و ڕێکەوتن لەگەڵ منەظەمەی تەحریری فەڵەستینی و محمود عەباسە زۆر زۆر ئاسانترە بێ بەڕای من لەوانەیە ئەم ڕووداوانە سەرپکێشێ بۆ ئەوەی کە زۆر لە سەرکردەکانی حەماسیش پێکرێەوە لە ناو ببرێن بۆ نمونە خالی مەشعەل هەنیە محەممەد زەیف سەرۆکی کەتابی عەزەدین قەسام لەبەر ئەوە بە تەسەوری من ئەمە فرسەتێکە و بیتاقەیەکە بۆ ئیسرائیل دەرچووە لە سەر ئاسی کۆمەڵگەی نێودەوڵەتی کە خۆی وەکو قوربانی پیشان بە یعنی ئەوەمان بێتەوە بەرچاو ماکینەی ئەعلامی لەسەر ئاسی نێودەوڵەتی ئیسرائیل زۆر زۆر بەهێزە بەردەوام ئەو ئافرەتانە یاخود ئەو دەست بەسەرکراوە ئیسرائیلیانە پیشاندا کە لە شەقامەکانی غەزە ڕائکێشرێن و ئەگەڕێن ئەنی ئافرەتی تیا خوێن بەدامێنێتەوە خوار ئەمە ڕووداوەکانی داعشمان هێنێتەوە بەرچاو یاخود ئەم ڕووداوەکانی داعش هێنێتەوە بەرچاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەوانەیە خەڵکی موسڵمان بە چاوێکی کە سەیریکە بەڵام کۆمەڵگەی نێودەوڵەتی بە چاوێکی تر سەیرەکە بۆیە ئێستا ئیسرائیل دەستکراوەترە لە جاران و هیچ وڵاتێک نییە پێی بڵێ ڕاوەستە بە وڵاتە ئیسلامیەکانیشەوە
بەڕای من ئیسرائیل فرسەتێکە بۆی دروست بووە و ئەمە گەمەیەکی مخابراتیە بەداخەوە خەڵکی سڤیل باجەکەیە و ئیسرائیل زۆرترین زەرەر لە فەڵەستینەکان بە تایبەتی بزوتنەوەی حەماسات. ئەو وڵاتانی کە متعاتف و هاوسۆزن لەگەڵ فەڵەستین مانی چی بۆ ئایندی پەیوەندیەکانە لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا لەگەڵ ئەمریکا و وڵاتە زلێزەکانی ئەوروپا دروست دەکات؟ وڵاتەکانی کە متعاتفن لەگەڵ فەڵەستینە هیچی لە چوارچێوەی سۆسیال میدیا و ئیدانەکردنا تێنەپەڕیوە. بۆ نمونە هیچ وڵاتێکی خەلیجی ئامادەیە چەک بنێرێ بۆ حەماس، هیچ وڵاتێکی عەربی مەسەڵ مصر ئامادەیە چەک بنێرێ بۆ حەماس، ئوردون ئامادەیە چەک بنێن ناتوانن لەبەرەی هەموو پەیماننامە و ڕێکەوتنامەی ئاشتیان لەگەڵ ئیسرائیل هەیە. زیاتر بۆ ڕێکلام و بۆ چۆنەڵێ پەردەپۆشکردن و بەڕێکردنی کاتەکەیە. ئەگینا هیچ وڵاتێکی نە عەربی و تەنانەت ئیسلامیەکانیش بۆ نمونە تورکیا اتفاقی استراتیجی هەیە لەگەڵ ئیسرائیلە و ئەندامە لە ناتۆ بە پێی بڕیاری ناتۆ حەماس بزوتنی حەمازیەکێکە لە ڕێکخراوە تیرۆریستەکان، ینی کۆمەڵە دەوڵەت و ڕێکخراوەیە بزوتنی حەماس وەکو ڕێکخراوی تیرۆریستی سەیرەکە. بۆ نمونە لە 1970 ئەمریکا حەماس وەکو ڕێکخراوی تیرۆریستی سەیرەکە، لە 2001 و بەریتانیا، کەنەدا، ناتۆ وەکو اتحادی ئەوروپی ئەمانە بزوتنەوەی حەماس وەکو ڕێکخراوی تیرۆریستی سەیرەکەن. بۆیە هەمووی لە چوارچێوەی تەعاتوفێکی شعبی تێناپەڕێ و ئیدانەیەکی ئیعلامی تێناپەڕێ. باشە، باس لەوە دەکرات کە جوڵاندنی حەماس و بەکارهێنانی ئەم ئاژاوانەی دروست بووە پەیوەندی بە نزیکبوونەوەکانی نێوان ئیسرائیل و سعودی و هەندێک لە وڵاتە گەورەکانی خلیجە. ئەمە تا چەند ڕاست بوو؟ من بڕوا ناکەم پەیوەندی بەوە هەبێت، چونکە دەمێکە ئیسرائیل لەگە وڵاتە عەرەبیەکانە نزیکە، ئەمەی ئێستانەیە، ینی دەیان ساڵە لەگە وڵاتە عەرەبیەکانە نزیکە. یعنی بۆ ئەڵم گەمەیەکی هەواڵگری گەورەیە. ئێمە زۆر ڕوودا هەیە لە ڕابردووە ڕیا بێ ڕەبتیکەین ئەم سینارانە. بۆ نمونە فەزیحەی ئێران کۆنترا سەردەمی شەڕی عێراق-ئێرانی ئەمریکا لە ڕێگای ئیسرائیلەوە چەکی ناردووە، یاخود ئەمریکا چەکی ناردووە بۆ ئێران. ئیسرائیل یارمەتی ئێرانی یاوە بە چەک، لە هەمان کاتە یارمەتی عێراقیشان ناوە. بۆیە ئەمریکا ئیسرائیل یعنی یاریزانێکی گەورن لەسەر ئاسی نێودەوڵەتی وەتوانی بڵێ ئیداری مەسەلەکەکەن، بالمقابل رووسیا و ئەوانش. ئێرانیش ئەبێ لەبەر چاومان بەیانی وەکو دەوڵەت وەکو حەزارەت ینی سیاسەتی ئێرانی گاڵتەی پێ ناکرێت. بۆیە وتم ئەم چوار دەوڵەتە هەر چواریان بەڕای من بە سەرکەوتوو لێی دەرەچن، بە سوودمەند لەو پرۆسێ دەرەچن. ئەوەی زەرەرمەندە خەڵکی فەقیر و خەڵکی بەژمەینەتی فەڵەستینە و ئەو کۆمەڵە مەدەنیە قوربانی ئیسرائیل کە لە سەرەتای ڕووداوەکانە بەرکەوت. باشە کاک بڵندانی، ئەوەی کە ئێستا خەڵک دەیبینێت ینی ڕوونە لەوەی کە ئیسرائیل و حەماس ینی توانەکانە لە ئاستی یەکدا نییە، بەس خەڵکانێکی شەیە سەیر باسی توانەکانی حەماس دەکەن لەوەی کە بەرگەی ئەم شەڕە دەگرێ و ڕەنگە بتوانێت درێژە بکێشەوە لە سەرزاری سەرۆکی ئیسرائیلی شۆمەوتراوەڵێ من دوور لە پێشبینیەکانی خەڵک پێم وایە جەنگە درێژە دەکێشە و کاتی دەوێت. ئەمە چ خوێندنەوەیەکە هەڵەگرێ؟ ئەمە ئەو خوێنەوەی هەڵەگرێ کە ئیسرائیل ئێوە حەماس لە ناوبەرێ کە بە تەواوی کلکوژوێیکە، ئێوە بە تەواوی وای لێ بکە جارێکە مەترسی نەبێ بۆ سەر ئیسرائیل. و ئیسرائیل دەتوانی بڵێ دەیان ساڵە بۆ یەکەم جارە بیتاقی وای بۆ دەرنەچووە هاوڵاتی بەربەیانێک گەستێ لە خەوت دنیا ئاوەژوو بوو. بەڵێ ئێستا تەعاتوفێکی دەولی هەیە لەگەڵ ئیسرائیلە بە تایبەتی غەربی، یعنی بۆ ئەمریکا یەک سەروتی بای 8 ملیار ئێمە چەکی ئەینێ حامیلی تائیراتی بۆ نار. بایدن وتی داواکارین هیچ کەسێ هەڵە نەکات داخڵی ئەم شەڕە بێت و دژ بە ئیسرائیل بجەنگێت. ئێمە پشتیوانی ئیسرائیلەکەین. لەگەڵ ئەوەشە لەو قوربانیانە زۆر خاوەنی جنسیە و ڕێگەزنامی وڵاتانی ئەوروپین، بەریتانین، ئەڵمانین، فەرەنسین، ئەمریکین. لەبەر ئەوە بۆ ئیسرائیل ئێستا چۆنەڵی چانسێکی گەورەیە میلانەکانی یەکلا کاتەوە. لەبەرەوە بەڕای من هەتا پێی بکرێت گورزەوە شوێنە ئیسرائیل. ینی ئەوەی کە تۆ باسی دەکەیت دەڵێ ئیسرائیل ئاگای لەم دۆخە هەبووە، بەڵام بۆیە گڵۆپی سەوزێڵ کردەوە بۆی بیانوویەکی بەدەستەوە بێ. بەس ئایا لە ڕاستیدا ئەنی ڕۆحی هاوڵاتی ئیسرائیلەکانی خۆت بدەی بەدەستەوە بۆ ئەوی بیانوویە کەتەبێ غەزا لە ناوبەریت و حەماس دەفرۆت و نام بکە ئێمە شتێکی ئینسانی خۆی لە ڕووی یاسایی و لە ڕووی سیاسیەوە ئەمە تەقبول ناکرێت.
بە تایبەتی ئیسرائیل دەوڵەتێکە بەپێی قوانین ئەڕوا بەڕێوە و دەوڵەتێکە تا حەدە دیموکراتیتی تایە و مەعارەزەی تایە لەوانەیە ئەمە قبوڵ نەکەن ئەگەر کەشف بێ. من شتێکی کەشم دوتم لەوانەیە وەکو تەوەقوعیان کرد لەوانێت تەوەقوعی قەبارەی مەترسیەکان نەکردبێ نانزانی بێ بەو حەجمە گەورەیە لە بەرەبەیانێکا چەند هەزار موشەکێک و سەدان جەنگاوەری حەماس خۆی پیاکە و لە وشکانی و لە ئاسمان و لە بەحریشەوە هێرشەکرێتە سەری احتیمالە حەجمی مەترسیەکان نەزانێ. بەڵام من ئەتوانم بڵێم ینی خوێندنەوەی من ئەوەیە کە معلوماتیان هەبووە و زانیاریان هەبوو شتێکی واشیان درکان کە زانیاریان پێگەیشتۆ لەلایەن مسڕەکانەوە ینی بۆ ئەڵم هیچ دەوڵەتێکی عەرەبی یارمەتی حەماس نایە مسرەکان زانیاریان ناوە بە ئیسرائیل کە مەترسیەکی وا هەیە بەڵام لەوانەیە تەوەقوعی حەجمی مەترسیەکان نەکردوێ بەس ئەوەیە لە ڕووی گەمەیەکی هەواڵگریەوە ئیستیسمارێکی گەورەیەکەن بەرژەوەندێکی زۆری تیا بۆ ئیسرائیل و ئەتوانی بڵێ زۆر مەترسیەکانی حەماس مەترسیەکانی حەماس ئەڕوێنەوە و حەماس کوچوەکەن و وەکو ڕێکخراوێکی مەترسیدار بۆ سەر بەرژەوەندەکانی ئیسرائیل نامێن. پێشبینی ئەوە دەکەیت بەو نزیکانە هێرشی زەمینی دەست پێ بکە لەبەرەوەی حەماس بزوتنەوەیەکی چەکداری مدەرەبە و بێجگەلەوە خاوەنی بڕوا و عەقیدەیەکی تایبەتە. ئەڵەن وەک باسەکەن شارێکی تریان لە ژێر غەزایە بنیاد ناوە خۆی بڕوا و عەقیدە زۆر مهمە لە جەنگە. حەماس لە جەنگەکانی ڕابردووشە ئیسپاتی کرد چ حەماس چ حیزبڵڵا کە توانای شەڕی زەمینیان بەهێزە. بۆیە بەڕای من استراتیجی ئەم جارەی ئیسرائیل زەمینی نابێەوە بەو شێوەیە لە ڕێگای فڕۆکە و هێزی ئاسمانی و تۆپ و موشەکەوە وێرانیەکە و ئەوەشی ڕاگەیاندووە چکە بە ئاشکرا ئاگاداری فەڵەستینەکانی کرد لە غەزە کە چۆڵی کەن و کە وێرانی ئەکا و کە کاولی ئەکا و شارە. بۆیە بە تەسەوری من کاولی ئەکا ئەنجا لەوانەیە ڕێککەوتنێک یاخود ئاگربەستێک یاخود شێوە ئیتیفاقیەک هەبێت کە مساعداتی ئینسانی و هاوکاری مرۆڤانە بنێرێ بۆ ئەو خەڵکانی کە ڕایان کرد و ئاوارە بوون و بریندار بوون لەو جەنگە. ئەی پێ وایە جوڵە نوێیەکانی حەماس چی دەبێت لە بەرامبەر ئەم تا داوانکاریانێک کە ئیسرائیل دەیکا؟ بەڕای من حەماس ئێستا لەوە وەزعێکی خراپایە لەبەر ئەوەی تێئەگا ینی هیچ وڵاتێکی عەرەبی ئیسلامی پشتیوانی ناکە تەنانەت ئەو خەڵکە ئەو لایەن و ئەو حیزبە ئیسلامیانی کە پشتیوانیەکەن تەنها لە سۆشیال میدیایە پشتیوانیەکەن یانی تۆ بڕوانە بەم ڕۆژگارە دەیان زوتنەوەی ئیسلامی و حزبی ئیسلامی و ڕەوتی ئیسلامی پشتیوانی حەماسەکە بەڵام کەس ئامادە نەبووە چەکێکی بۆ بنێرێ یاخود بە شێوەیەکی فعلی پشتیوانی بکە ناشتوانن لەبەرەوەی هێزەکان زۆر نابەرامبەرە یعنی هێزی ئیسرائیلی و هێزی حەماس زۆر نابەرامبەرە ئیسرائیل کە خاوەنی نەوەوی بێ و حەماس کە خاوەنی تەنانەت دەوڵەت نەبێ یاخود خاوەنی تەنانەت فڕۆکەیەک نەبێ ناتوانێت یعنی ئەم دوو هێزەبەت نابەرامبەرە ناتوانانی تو بەراوردیان بکەین لەبەر ئەوە بەڕای من ئەوەی کە حەماس کردی ئینتیحارێک بوو و پێی کرا و لە گەمەیەکی هەواڵگریە زیانی زەرمەندی یەکەمیش گەلی بەژمەینەتی فەڵەستین. پێشبینیەوە ناکەیت بۆ نمونە حەماس ئەگەر لە دوجار هەموو کارتەکانی دەستی پسووتێت شەڕی پارتیزانی و کۆڵان بە کۆڵانی ناو ئیسرائیل بگرێتە دەست بڕوا ناکەم چی حەماس ئەو چەند سەد ینی یەکێ لەو هەڵانی تری حەماس ئەوە بوو کە ئەو هێرشەی کرد سەدان چەکداری ئازای خۆی خستە خاکی ئیسرائیلەوە خستە ئەو مستەوتەنە ئیسرائیلیانەوە ئەم سەدان چەکدارە زۆر کەمی گەڕاوەتەوە بە سەلامەتی یعنی زۆربەی زۆری کوژراون لێ و لە گرتە ڤیددیوەکانی شاهەیە لەبەر ئەوەی وەکو باسەکرێت بە پانتایی 6 کیلۆمەتر بە قوڵایی 40 کیلۆمەتر داخڵ بوون یەکەم ڕۆژ ئەم هێزە چەکداری حەماس نەیانتوانیەوە زۆربەی بگەڕێتەوە و لەلایەن هێزی چەکداری ئیسرائیلی یاخود سوپای ئیسرائیلی و فڕۆکەی ئیسرائیلی و فڕۆکەی بێ فڕۆکەوانی ئیسرائیلی زۆربیان پێکراون و کوژراون بۆیە بەڕای من حەماس ئەو هێزە چەکداری کەماوێتی توانای ئەو شەڕە زەمینیەشی نامێنێ لەگەڵ ئیسرائیلە لەبەرەوەی لە ڕێگای هێزی فڕۆکەوان لە ڕێگای بردومانی ئیسرائیلیەوە کە بەردەوام ئەوە هێزەکەی کەمتر ئەبێتەوە و توانای لاواسترەوێت.
حشتی شعبی عراقی هەڵوێستی خۆی ڕوون کردوتەوە لە سەرم گرژیانەوە بە ڕوون و ئاشکرا پاڵپشتی لە بزوتەوەی حەماس دەکاوە دەڵێ بە هێزی چەکداری پاڵپشتیانەکەین. خوێندنەوەی تۆ چییە لە سەرم بابەتە؟ بەڕای من شەڕەکە شەر بە حەشدی شعبی و بە حیزب الله و بەمانە یەکلا ناکرێتەوە. یعنی ئەمە گەمەیەکی هەواڵگری گەورەی جیهانیە. یعنی بۆ نمونە پەیوەندی بۆ هەیە حەماس و غەزە بۆ تۆ ئیسرائیل، ئۆکرانیا بۆ من رووسیا، بەرژەوەندی ئابووری و ساختکردنەوەی چەک بۆ تۆ ئەمریکا لەگەڵ سەرچاوەکانی وزە لە مەنتیقەکەیە، پاراستنی سنوور بۆ تۆ ئێران و ئارامی ناو ئێران بەجێ هێڵین بۆ تۆ. لەبەرەوە ئەم وڵاتانە بەڕای من گەمەیەکی هەواڵگریان کردووە و گەمەکە زۆر گەورەترە لە ڕێکخراوێکی وەکو حەماس و حیزب الله و خەڵکێکی ساویلکە و داماوی فەڵەستینی کە لە غەزەیە ئەژین. بۆیە حەشدی شعبیش ینی جگە لە مووقفێکی ئەلامی شتێکی کە بەڕای من ناگۆڕە لە مەسەلە. حکوومەتی ئێستای فەڵەستین ئومێدی چی دەخوازە لەم دۆخەی کە ئێستا ڕووی داوە؟ حکوومەتی ئێستای فەڵەستین بە ئاشکرا ئیدانەی بردومانەکانی ئیسرائیلەکە محمود عباس و بەما لە یەکەم چۆنەڵێ ڕاگەاندنی منەظەمەی تەحریری فەڵەستین و محمود عباس کە هێرشەکانی حەماسی بە مافی گەلی فەڵەستین زانی بۆ داکوکردن لە مافەکانی فەڵەستین. بەڵام بە دڵنیاییەوە منەظەمەی تەحریری فەڵەستینی ڕکابەری حەماسە، پێیان خۆشە حەماس لاوازێ بۆی تەواوی فەڵەستین بەدەست خۆیانەوە بێ و خۆیان نوێنەرایەتی فەڵەستین کە لەم ساحەکەیان بۆ سۆڵێ بە دڵنیایەوە بسیاسەتە. ئەی ئەمە ڕقی حەماس بەرامبەر بە حکوومەتی فەڵەستین دەمێکە ئەو ڕقە هەیە. ینی لە 2006 کە هەڵبژاردن بوو حەماس زۆرینەی بەدەستێنا، محمود عباس سەرۆکی حکوومەتەکەی ئیقالە پێکرد 2007 جوابەوە، ینی بە شەڕی ناوخۆش جیابەوە. ینی کەرتی غەزە حەماس کۆنتترۆلی کرد، وەزفەی غەربیش منەظەمەی تەحریری فەڵەستینی کۆنتترۆلی کرد. لەبەرەوە دواتر ڕێکەوتنەوە بە ڕێکەوتنامەیەکی دووقۆڵی ئەگینا بە شەڕی ناوخۆ یەکلایەن کردووە. بۆیە ئەو دوو ڕێکخراوە مەرکابەری یەکەن، بەڵام دوو ڕێکخراون، ئەمیان گەندەڵ و میانڕەوە، ئەمیان توندڕە و عقائیدیە. بۆیە ئەمێنێتەوە سەر ئەوەی معادلەکە چۆن یەکلا بێت. هیچیان ڕاست نین بە بڕای تۆ کاک بڵێ؟ وەڵڵاهی من فەڵەستینی نیمە، ئەی ناتوانم بڵێم کامیان ڕاستە. ئەوە ئەبێ خەڵکی فەڵەستین خۆی یەکلای کاتەوە کێ نوێنەرایەتی ئەکانی. من فەڵەستینی نیم، بەڵام من ئەم بۆیە باسی منەظەمەی تەحریری فەڵەستینیم کرد کە گەندەڵ بوون هەر خۆشیان لە وتار و لە راپۆرت و لە دراساتەکانیان ئەڵێن بە بۆنەی گەندەڵیەوە بووە کە فەتح دۆڕانەتی لە هەڵبژاردنە، بە بۆنەی گەندەڵی و بە بۆنەی ناتوانانی ئیدارەیەکی تەندروست و ڕەشیدیان هەبێت لە خاکی فەڵەستینە، بۆیە دۆڕانیانە بەرامبەر حەماس. ئەمە منەظەمەی تەحریری فەڵەستینی. حەماسیش بە بۆچوونی من ینی ئەم بڕیاری کە دایان و ئەم کردەوەی کە کردیان پێیان کرا و مەقاشێ بوو بەکار هات و بڕیارێکی هەڵە بوو. هەنی پێشبینیەکەی بۆ بڕیارەکە قەنەعاتی حەماس خۆی لەگەڵانە بوو بێت و فشارێکی دەرەکی خۆی حەماس ڕەوتێکی توندڕەوی عقائیدیە. عقائیدی چۆن ئەمان لە دامەزرانیان 1970ەوە باگراوندێکی ئیخوانیان هەیە و دواتر وەکو حەماس وەکو حزبێکی جیهادی ئیعلانی خۆیان کردووە. ئەم حیزبە بە تەئکید عەقیدەکەیان وا ئەخوازێک کە ئیسرائیل لە ناو بچێ و لەگەڵ ئەوەیان کە ئەبێ لە ڕێگای چەک و توندڕەویەوە ئەم ململانەیە یەکلاکەنەوە و ئەو خاکە بە خاکی خۆیانی ئەزانن و ئیسرائیلی بە هاوردە و بە داگیرکەر ئەزانن. بۆیە بە دڵنیاییەوە ئەگەر خوان ئیستیعدادیان نەبوو بێ ئەو کردەوەیان ناکرد. بەپێی بۆ چوون و تێڕوانینەکانی تۆ بەیانی یەکلای بوونەوەی ئەم شەڕە و کۆتایی هێنان بە حەماس تەنها لەسەر کات وەستاوە. خۆی حەماس وەکو عەقیدە کۆتایی پێ نایە. یعنی ئێمە ئەگەر مقارنەیە بکەین بۆ نمونە بەس عەقیداڵێ چی کە تۆ بەشێکی زۆری ئەو خاکەی بەدەستەوە لە دەستی بیت وە ببی تەرەفایەکی چەکداری بچوو. ئەمێ نمونەیەک بێنوانی بۆ نمونە قاعیدە داعش خاکیشان بەدەستەوە بوو لە ناویش چوون، بەڵام وەکو بڕوان ماوە لێرە و لەوێ خەڵکیان ماوە و گروپ و
چۆنەڵی هێزی چەکداریان ماوە شوێن کەوتویان ماوە و خەڵکێکی بڕیان پێکە بە دڵنیاییش حەماس وەکو عەقیدە وەکو بڕوا وەکو نەهج ئەمێنێ بەس لەوانەیە ئەو هێزەی جارانی نەمێنێ کە خاوەنی ئەرز بێ کە خاوەنی دەسەڵات بێ لە شارێکە کە خاوەنی ئەوە بێ تەعاملی هەبێ لەگەڵ وڵاتانە بۆ نمونە لەگەڵ مسرە لەگەڵ تورکیا ئێمە ئەومان لەبەرچاو بێ یعنی زۆر وڵات هەیە ڕەغمی ئەوەی کە هەندێک وڵات حەماس بە تیرۆریست دانێ هەندێک وڵاتی تەعاملی لەگەڵەکە بۆ نمونە رووسیا تەعاملی لەگەڵەکە ئێران تەعاملی لەگەڵەکە تورکیا تەعاملی لەگەڵەکە هەندێک وڵاتی عەرەبی تەعامل ینی ئیسماعیل هەنیە و خالد مشعل و ئان لەکوێن لە دەوحەن وەکو تاڵبان چۆن لە دەوحە بوون ئەمانیش لە دەوحەن بۆیە ئەڵەم عەمەلیەکە خۆی لە خۆیان عەمەلیەکی هەواڵگری موعەقەدە یعنی زۆر لەوە گەورەترە کە باز لەوە بکرێ کۆمەڵە چەکداری هێرشیان کە لەسەر مستەوتەنەیەک و لە بەرامبەر ئیسرائیل هێرشی بەرامبەرەکە بەڕای من عملیەیەکی هەواڵگری زۆر گەورەیە و لێکەوتەی ئەبێ لەسەر منتیقەکە بەگشتی و لەسەر کۆی ڕەوتە ئیسلامیەکان بە تایبەتی باس لەوە کریانی ئەوەی کە باگریم شەڕا سوتێ هەر تەنها فەڵەستینیەکان خۆیانن و خەڵکێکی دیکە خەڵکی مەدەنی لە هەردوو لی دەرەچێ بەڵام خۆ لە دوجاریشا بەگشتی کاریگەری و لەسەر بارودۆخی ناوچەکە بەجێ دەهێڵێ ئەو لێکەوتە خراپانە چییە کە تۆ پێشبینی دەکەی لە ئەنجامی ئەم شەڕە دەربکەون لە ناوچەکە لێکەوتەی خراپ لەوانەیە حەماس ئەگەر ئێستا یاخود لە پێشترا پابند بوو بە هەنێک دیسیپلین بە حکمی ئەو پەیوەندیانی لەگە وڵاتانە هەیبوو لەوانەیە وای لێ بێ بە ڕەوتێکی زیاتر توندڕە و عملیاتی استیشادی و عملیاتی خۆ پرسیارم کرد لەوانەیە لە هەندێک وڵاتانیش بیکات نەکەر ئیسرائیل یعنی بۆ نمونە لەوانەیە پەلاماری بەرژەوەندەکانی ئیسرائیل با لە وڵاتانی ئەوروپی لە وڵاتانی لە ئەمریکا لە وڵاتانی عەرەبی مەسەلەن لەوانەیە مەسەلەن وای لێ بێ شەڕێکی کەی ناوخۆ بە جۆرێکی تر لە ناو فەڵەستینەکان دروست بێ مەرج نییە شەڕێکی ئاشکرا بەڵام ژێربەژێر مادەم لە خۆم تێک چۆنە بە دڵنیاییەوە ئەوەش بۆی هەیە لەبەر ئەوە لێکەوتەی ئەبێت یعنی تەنانەت لێکەوتەی ئەبێ لەسەر حیزبەڵاش یعنی ئێستا حیزبەڵا ناتوانێت بڕیار بە ئایا پشتیوانی بکە بەشدار بێ و بە هەمان شێوەی حەماس پەلاماری ئیسرائیل بە یاخود بێدەنگ بێت چکە ئەزانەیە بە هەردوو بڕیارەکە زەرەرمەندە بڕیاری یەکەم ئەگەر وەکو حەماس بکە گورزێکی گەورەی لێوەشێنن ئەگەر وەکو حەماسیش نەکات لە ڕووی جەماوەریەوە شکستێکی گەورەهێنێ بۆیە لێکەوتەی لەسەر ڕەوتە ئیسلامیەکانی ژەوێ بە شێوەیەکی گشتی کەواتە دوا پرسیارم حەزەکەم بۆ پێگەی سەرۆکی ئیسرائیل بێ ئەم شەڕ و بارودۆخی کە ئێستای خۆ دەزانینە ماوەکانی ڕابردوو ینی سەرۆکی ئیسرائیل بە بارودۆخێکی نەهەموارە ڕوویەوە شەقامی سیاسی ئەو وڵاتە ئالۆز بوو و دوجار داوای حکوومەتێکی بەپەلە و کرد کە پێک بێ لە نێوان لایەنەکاندا ئەم بارودۆخە لە بەرژەوەندی سەرۆکی ئیسرائیلە وەی کاک سەرتیبیەک نوقتە هەیە بۆیە وتم ئەم چوار وڵاتی ئێران و رووسیا و ئەمریکا و ئیسرائیل سوودمەندن یەکێ لە خاڵەکانی پەیوەندی هەیە بە ئیسرائیلەوە ئەمەیە من لە زۆر شوێنە خوێنمەوە و لیمۆندەش وابزانەوەی فەرەنسیەکە باسی کردووە کە بڕیار بووە ڕێپێوان و مزاهرات و خۆپشاندان بێ بۆ لادانی نەتەنیاهۆ ئەم وەزعی بەسەرا هاتووە یعنی کو باسەکەن ئۆپۆزیسیۆنی ئیسرائیلی هەوڵیان داوە نەتەنیاهۆ لابن بۆیە ئەتوانی بڵێ ینی بارودۆخەکە زۆر معقەدە یعنی احتیمالە زۆر پەیوەندی هەبێ بە ناوخۆی ئیسرائیلیشەوە لە دوای کە ڕوویە ئۆپۆزیسیۆن ڕەئیکیان تەڕەحکەوتیان ئێمە بە هەمومان پشتیوانی حکوومەتەکەین و لە مەترسیایە داوای حکوومەتێکی تەواڕی و یەکگرتووەکەین بۆیە احتیمالە ئەوەش پەیوەندی هەبێ بە بابەتەکەەوە خۆ ئەگەر شەڕ و گرژەکان تەوا بێ دیسان دەرگایم ناڕزایانە لەسەر نەتانیاهۆ دەکرێتەوە بۆ ئیسرائیل کێشە نییە ئیسرائیل بۆ ناوخۆی خۆی دەوڵەتێکی دیموکراسیە یعنی ئێمە کە زۆر جا باسەکرێ ئیسرائیل دەوڵەتێکی دیموکراسیە دەوڵەتێکی دیموکراسیە بۆ ئیسرائیلەکان ئێمە باواز لەوە بێنین لەگەڵ گەلی فەڵەستینچیەکە بەڵام ئیسرائیل بۆ ئیسرائیلەکان دەوڵەتێکی دیموکراسیە یعنی سەرۆکی ئیسرائیلی هەیە لە زیندانە و ئیسرائیل انتخاباتی تایە و ئیسرائیل قۆرخکاریتیانیە لەبەر ئەوە زۆر ئاساییە دوای ئەم بەزمە یاخود دوای ئەم گرژیانە
دووبارە ئۆپۆزیسیۆنی ئیسرائیلی داوای لادانی سەرۆکی ئیسرائیل. سپاس بۆ بەڕێز بڵند چاوەی سیاساناس و چاودێری سیاسی سپاس بۆ لەستۆدیۆ جەنابی. لەگەڵمان بووی. سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە. بەخێر بیت. زۆر سپاس. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری گفتوگۆکانی ئێمە بوون، پانۆراماتان پێشکەشکرا. شاد و بەختەوە.